بینرانی بەڕێز ئەم کاتەوە گشتاتێکتان باش بە خۆشحاڵی و لاڵقەیەکی نوێی بەرنامەی ئەنسپۆرت جارێکتر بێ بەڕێز و خۆشەویست شاد بوونەوە. بەڕێزان وەک ئاگادارن لە ئەڵقەی ڕابردوو ئێمە باسێکمان لە تەواوی مۆندیالەکان کرد لە مۆندیالی ساڵی 1930ەوە تاوەکو مۆندیالی ساڵی 1974 کە لە ئەڵقەی ڕابردوو شرۆڤەیە گوە باسێکمان لە مۆندیالەکان کردەوە سەرجە مۆندیالەکان و هەوڵە دەین لە مەقەیەدا لە مۆندیالی ساڵی 1970ەوە تاوەکو مۆندیالی 2014 قسەی لەسەر بکەین بەو پێی کە بتوانین شرۆڤە بۆ تەواوی مۆندیالەکان بکەین و ئێستاش لە 11مین پاڵنەتی جامی جیهانی کە لە ساڵی 1970 لە وڵاتی ئەرجنتین بەڕێوە چوو دیارە یاخۆ 16 هەڵبژاردە بەشداریان کرد لەو مۆندیالەوە نازنای ئەو مۆندیالەش هەڵبژاردەی ئەرجنتینی میوانداری مۆندیال بەدەستی هێنا پاشەوەی لە یاری کۆتاییداوە لە تایمی زیادکراوی یاریەکە بە ئەنجامی 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە هەڵبژاردەی هۆڵندای بردەوە لە مۆندیالی ساڵی 1970 دا هەڵبژاردەی بەرازیل دوای برنەوەی لە هەڵبژاردەی ئیتاڵیا بە ئەنجامی 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک پلەی سێمی بەدەستێنا. دیارە بەڕێزان لە بەرنامەی ڕابردووشوە لەم بەرنامێشدا زۆر بە خۆشحاڵیەوە میوانداری بەڕێز نەجات عەبدوڕەحمانمان کردو و کوشیگەرەوەی تۆپی پێکە لە لامان ئامادەیە. زۆر سپاس مامۆستا بۆ ئامادەبوونێ. سپاس بۆ بەڕێزتان. مامۆستا مۆندیالی ساڵی 1970 وەکو باسێکمان لێوە کرد چ شتێکی دێ لەسەر مۆندیالی ساڵی 1970 کاکە سامان مۆندیالی ساڵی 1970 پاش 16 ساڵ جارێکی تر مۆندیالی 78 گەڕایەوە ئەمریکای لاتین ئەویش بە هەڵبژاردەی ئەرجنتین هەستا بە میوانداری ئەم پاڵەوانەتیە کە پێشتر لە وڵاتی شیلی بوو لە 1962 ئەم مۆندیالە هەروەها وەکو مۆندیالی 74 16 تیپ بوو 10 تیپی لە ئەوروپا و 3 تیپ لە ئەمریکای لاتین و تیپێ لە ئاسیا و تیپێ لە ئەفریقیا و تیپێک لە کۆنکاکاف کە مەکسیک بوو. ئەتوانم بڵێم کاک سامان ئەم مۆندیالە مۆندیالێکی زۆر پێشکەوتوو بوو زۆر منافەسە لە بینی تیپەکان بە تایبەتی کۆمەڵەکان کۆمەڵی یەکەم ئەڵمانیا ڕۆژاوە پۆڵەندا و تونس و مەکسیک ئەوە بوو پۆلۆنیا و ئەڵمانیا ڕۆژاوە بە یەکسان بوون لە یاریکردنەوەی پاڵەوانەتەکە هیچ بە هیچ یەکسان بوون بەڵام تیپی عەرەبی یەکەم تیپی عەرەبی مەکسیک توانی لەم پاڵەوانتیە ئاسێکی باش پێشکەشکە ئەو بوو لە یاری یەکەم لە هەڵبژاردەی مەکسیکی بردەوە بە 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵە توانی هاوڕێکانی تارق زیاب کە ئێستا وەزیری وەرشولاوانی تونسە و هەم شیکەرەوەی لە BN سپۆرت لەگەڵ تەمیم حیزامی و عەلی کەعبی و توانیان یارێکی ئاسێکی زۆر باش پێشکەش بکەن. دوای ئەوە کاک سامان تونسیەکان یەکسانیان دۆڕاندیان لە دەقیق لە خولەکانی 86 بە پۆلۆنیا دۆڕانیەک بەیژەوە یاری کۆتاییان یەکسان بوون لەگەڵ ئەڵمانیش ڕۆژاوە. کاک سامان ئەم خولە 8 تیپ سەرکەوت شێوازی ئەم خولە بەم شێوەیە بوو 8 تیپ دوا بە دوای ئەو 16 دەرکرایە دەرەوە 8 تیپ سەرکەوت ئەو بوو. هۆڵەندا زۆر بە زەحمەت کاک سامە هەرچەندە پلەی دووەمی بەدەستێنا تیپێکی زۆر ئازبەرز ئاسێکی چاکی پیشاندا لە 1974 1970 کەوتە یاری کۆتایی یاری کرد بەڵام کاک سامان لە یاری تەسفیات ئەوە بوو لە کۆمەڵی هۆڵندا لە کۆمەڵی ئوسکوتلەندا و پیرۆ ئێران بوو یەکەم یاری سێ هیچ لە هەڵبژاردەی ئێرانی بردەوە بەڵام لەگەڵ پیرۆ یەکسان بوو بە ئوسکوتلەندا دۆڕاستێ بە دوو بە زەحمەتی سەرکەوت بۆ قۆناغی دووەم قۆناغی هەشت ئەو هەشتیپە کرا بە دوو کۆمەڵی یەکەم هۆڵندا کۆمەڵی یەکەم هۆڵندا ئەڵمانیا نەمسا ئیتالیا کۆمەڵی دووەم ئەرجنتین بەرازیل پیرۆ پۆڵەندا. هۆڵندیەکان بەڕاستی ئاسێکی باشیان پیشاندا ئەوە بوو لە یەکەم یاری لەگەڵ ئەڵمانیەکان یەکسان بوون 2-2 بەڵام 5 گۆڵیان لە نەمسا کرد و دوایی یاری ئەخیریان لەگەڵ ئیتاڵیەکان توانیان بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵە یاریەکە بەرێنەوە و بڕۆنە یاری کۆتایی. بەڵام کۆمەڵی دووەم ئەرجنتین و بەرازیل هیچ کۆمەڵێکی بەهێز بوو. ئەرجنتین و بەرازیل 3 گۆڵ 3 هیچ لە پیرۆی بردەوە 3-1 لە پۆلۆنیا بردەوە بەڵام ئەرجنتینیەکان 2 هیچ لە پۆلۆنیایان بردە ئەبوایە 6 گۆڵیان لە پیرۆ بکردایە. بەڵام بەداخەوە ینی ئەو زۆربەی حتا لەم ئەخیرانە کاک سامان ڕۆژنامەی گادیانی ئینگلیزی بڵاوی کردەوە کە گوایە
ئەرجەنتین اتفاقی کردووە لەگەڵ ڕێککەوتون لەگەڵ پیرۆیە کە چەندین تەن گەنم پیرۆ وڵاتێکی هەژار بوو پێویستی بەو یاریە نەبوو 6 گۆڵ فعلا 6 گۆڵیان خوارد بەدەست ئەرجەنتین بەڵێ یاری کۆتایی یەک تێبینیەکی کاک سامانورد یاریەکە زۆر یاریێکی ئازبەرز بوو ئەوە بوو گۆڵێک لە دواوە بۆ هۆڵەندا لە خولەکەەکانی ئەخیر ڕنسیبرینگ لە یەکسانیان کردەوە هۆڵەندا لە خولەکانی ئاخیر خولەک خۆی گۆڵەکە ڕنسی برین تۆپی ژمارە 12 لە شەکەیدا ئەو بوو نەیتوانی گۆڵکە ئەو گۆڵی ئەگە گۆڵی بکردایە هۆڵەندا ئەبوو بە پاڵەوانی 1970 بەڵێ کاک سامان مۆندیالی ساڵی 1992 دیارە وڵاتی ئیسپانیا یارکی میوانداریکردنی لە ئەستۆگەر و لە مۆندیالە بۆ یەکەم جار 24 هەڵبژاردە بەشداریان کرد و لە قۆناغی دووەم تیر و پشکەکە هەڵبژاردەکانی بەرازیل و ئەرجەنتین ئیتاڵیا لێ کۆمەڵەدا کۆ کردەوە و ئەو کۆمەڵەش بە کۆمەڵی ئاگرین ناوبرا یەکەمی گروپەکە سەرکەوت بۆ یاری کۆتایی و دووەم و سێمی کۆمەڵەکەش لە پاڵانتێکە چوونە دەرەوە و لە یاری کۆتایی هەڵبژاردە ئیتاڵیا توانی بە ئەنجامی 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵی گیارەکە لە هەڵبژاردەی ئەڵمانیا بباتەوە و نازناوی جامی ژیانی ساڵی 1982 لە نێو خاکی ئیسپانیا بەدەست بێنێت و هەڵبژاردەی پۆڵەنداش بەبردنەوەی لە هەڵبژاردەی فەڕەنسا پلەی سێمی بەدەستێنە ئەوەسا دەبینین بۆ یەکەم جار مۆندیال لە وڵاتی ئیسپانیا ئەنجام دراوە ئەو وڵاتەش با بڵێن نەیتوانی بێتە پاڵەوان قسەی تۆ لەسەر با بڵێن میوانداریکردنی مۆندیال لە ئیسپانیا و بەدەستێنانی و ناسناوە ئەفو کاک سامان پێشەوەی بینە سەر یەک خاڵمان لەبیر چوو مۆندیالی 1970 ماریۆ کیمپسی ئەرجەنتینی بە گۆڵکاری خولەکە پاڵەوانتەکە و 6 گۆڵی تۆمار کرد لەو پاڵەوانتیە ئەم وەکو جەنابەت فەرمووت ئەم مۆندیالە جیاواز لە مۆندیالەکانی تیپەکان بوو بە 24 تیپ شێوازی هەردوو تیپ هەر لە قۆناغی یەکەم هەر لە کۆمەڵی 2 تیپ سەرکەوت بوو بە 6 کۆمەڵە بوو هەر کۆمەڵی 2 تیپ سەرکەوت بوو بە 12 ئەو 12 تیپە وەکو جەنابەت کرا بە 4 کۆمەڵەوە هەر کۆمەڵی 3 تیپ هەر لە کۆمەڵی تیپێ سەرکەوت بۆ پێش کۆتایی کاک سامان یەک نقطەی زۆر گرنگ کۆمەڵی چوارەم ئەنگلتەرا فەڕەنسا چێکسلۆڤاکیا ئەو کاتە ئێستا چیک جیابووەتەوە لە سلۆڤاکیا لەگە کوێتە کوێت تاکە تیپی عەرەبی بوو کوێت یەکێ بوو لەو تیپانەی کە بەتەڵی ئاسیا بوو پێش پاڵەوانەتێکە پێش مۆندیال هەموو تیپەکان فەحسی طبی ئەکرێن کاک سامان لە هینێکی فەحسێکی لە دەنیمارک فەحسیان بۆ کرا یاریکەرەکانی کوێت لە فەحسەکە یەک یاریزان گوتیان ئێوە یەک یاریزانتان بۆ تۆپی پێ ئەشێ سەرۆکی وەفدی ئەو کاتە شێخ فەهەد ئەحمەد سوباح خوعافیکە حرەس جمهوریش شەهیدیان کرد لە کاتی عێراق ڕۆیشتە ناو کوێتەوە گوتیەوە هەڵەیە چۆن ئێمە ئەمانە باشترین یاریزانی ئاسیان کیشوەری ئاسیان بەتەڵی ئاسیان یەکەمی ئاسیان چۆن ئەمانە یەکە ڕۆیشتن لە هینێکی پرتۆغالی عینەن فەحسێکیان کرد عینەن هەمان ئەنجامیدا یەکین کاک سامان یەکێ لە گرنگ یعنی هینەکانی ئەم پاڵەوانەتیە پاولۆ ڕوسی گۆڵکاری ئەم پاڵەوانەتیە بوو بە 6 گۆڵ ئەم یاریزانە تاوانبار کرا و سجن کرا بە توهمەتی ئەوەی مادە هۆشبەرەکانی بەکارهێنا و ینی ئیشی کردووە لە بازاری مادە هۆشکەرەکان سجن کرا سەرۆکی ئیتالیا بە کەفالەت دەریهێنا بۆ ئەم پاڵەوانەتەی هێنان لەگەڵ ئیتالیا سەرەتا کاک سامان زۆر بە ئاسێکی لاواز لە کۆمەڵی ئیتالیا پۆڵەندا ئیتالیا پیرۆ کامیرۆن زۆر بە ئاسێکی لاواز هەر سێیارەکەی یاری کە کرد ئیتالیەکان هەرسێکی یەکسان بە لاواز دەرەکە بەڵام دواتر لە لەگەڵ کامیرۆن سێ یاری کرد عینە سێ خاڵیە بوو یەکی خاڵێکیان ئەوە یەکی سێ خاڵیانە بوو بەڵام ئیتالیەکان لە یارییان یەک بێک لەگەڵ کامیرۆن لەگەڵ پیرۆش یەک بەیەک بەو یەک بەیەکەیان بافارقی ئەو گۆڵە سەرکەوت ئەنا سەر ناکەوت بۆ قۆناغی تۆم عەفوو کاک سامان یەکێتر لەو هەنی هینێکی زۆر خۆش لەو خولە یاری فەڕەنسا و کوێت بوو فەڕەنسا و کوێت یاریەکە کۆتایی هات 4 گۆڵ بەرامبەر بە گۆڵێ میشێل پلاتینی سەرۆکی وەفا ئێستا گۆڵێکی کرد حەکەمەکە ڕووسی بوو تۆپی برد بە لە ناوڕاستی ساحەوە بردی تۆپەکەی برد و کردێ گۆڵەوە
حەکەم فیکەی لێدا کوێتەکان گوتیان ئێمە جۆمان لێ نەبوو فیکیان لێدا یاریەکە ڕامان نەکرد بە دوای یاریزانە یەکسەر شێخ فەهەد لە ناو جەماوەرەوەدا بەزیێ خوار و تیپەکەی دەرکردە دەرەوە هەین بەڕاستی شتێکی زۆر سیر و هین بوو پێچەمە مسامانە لە هەر لە یادەوەریەوە مابێت و بە حکمی تەمانەکە بەڵێ ئێستا لە یادمە کاک سامان لە یادمە ئەو حالەتە دەرچووە دەر و تیپەکەی دەرکردە دەرەوە ینی بە زۆر شتێکی ناخۆش و کاسی عالەم جیانی ئەو بوو گۆڵەکەیان گەڕاندەوە ینی بەڕاستی ئەو حاکەمە ئەو ناوبژیوانە باشترین ینی یاریەکەی زۆر بە جوانی برد بەڕێوە بەڵام لەو پاڵەوانتیە نسبەی دەرەجەیان دانا بۆ ناوبژیوانەکە لە دەیە دوی بەدەستێنە ئەو ناوبژیوانە بۆیە عقوبە درا ئەو ناوبژیوانەی تر ناوبژیوانیان پێ نەکرد ئەو بوو لە ئاخیرا وەکو جا پۆڵەندا و بەلجیکا و رووسیا لە کۆمەڵی یەکەم کۆمەڵی دوم کە بۆ خۆناغی دوم ئەڵمانی ئەنگلتەر ئەسپانیا ئیتالیا بەرازیل ئەرژەنتین فەرەنسا نەمسا ئێرلەندا لە کۆمەڵی یەکەم پۆلۆنەکان سەرکەوتن بە یەکەم لە کۆمەڵی دوم ئەڵمانیەکان سەرکەوتن لە کۆمەڵی سێم ئیتالیا لە بەرازیلی بردەوە بوو ئەو کۆمەڵە زۆر قرس بوو کار سامان بەرەسەر مۆندیالی دواتر پێم وایە ینی هەر لە یادەوەری ئەوە شاما و مۆندیالانی کە بەڵێن زیاتر لە تەمەنی خۆتان ئاگادار بوون و ئەو یادەوەرانت بیرماوە پێمە خۆشە و یادەوەرانە بژێریتەوە هێدی لەو مۆندیالانە نزیکە بینەوە کە ئێمەش یادەوەریمان هەیە لەگەڵیان دیارە لە دوای میوانداریکردنی مۆندیالی ساڵی 1970 جارێکی تر وڵاتی مەکسیک لە ساڵی 1986 ئەرکی میوانداریکردنی مۆندیالی لە ئەستۆگەر دیارە لەو مۆندیالەیە 24 هەڵبژاردە بەشداریان کرد و هەڵبژاردەی ئەرجنتین بە سەرکردایەتی دیگۆ ئەرماندۆ مارادۆنا توانی نازنای مۆندیالی ساڵی 1966 بەدەست بێنێت لە یاری کۆتاییدا هەڵبژاردەی ئەرجنتین توانی بە ئەنجامی 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ لە هەڵبژاردەی ئەڵمانیا بباتەوە مۆندیالی ساڵی 1966 یاریەکی مێژووی بەخۆ بینی لە نێوان هەردوو هەڵبژاردەی ئەرجنتین و ئینگلترا ئەوە یەکەم یارینەوەن هەردوو هەڵبژاردەیە بوو لە دوای جەنگی فۆکلاندی بەناوبانکە لە ساڵی 1962 لە نێوان ئەو دوو وڵاتەدا ڕوویدا و لەو یاریەدا هەڵبژاردەی ئەرجنتین بە ئەنجامی 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک کە هەردوو گۆڵەکانی ئەرجنتین دیارە مارادۆنا تۆماری کرد یەکێکیان بەدەست تۆماری کرد و تاوکو ێسش قسەی لەسەرکرێەوە گۆڵەکەی تریش بە گۆڵێکی مێژووی جیانی ناو دەبرێت لە هەڵبژاردەی ئینگلترایان بردەوە هەڵبژاردەی فەڕەنساش لە مۆندیالی ساڵی 1966دا پلیسین بەدەستێنە دوای بردنەوەی لە هەڵبژاردەی بەلجیکا بە ئەنجامی 4 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ مامۆستا مۆندیالی ساڵی 1986 کە ئەو مۆندیالە بوو کە هەڵبژاردەی عێراقیش بەشداریتەیەک بەڵام هەرزوو کرایە دەرەوە و یەکێک لەو مۆندیالانش ئەو ڕووداوانەی یعنی تاوەکو ئێستاش لە ڕاگەیانەکان قسە و باسی زۆری لەسەر بە تایبەتی و گۆڵی کە مارادۆنا بەدەست تۆماری کرد لە هەڵبژاردەی ئینگلتەرا بەڵێ ئەو گۆڵێ بەدەست تۆماری کرد کە بە سەرپەرشتی ناوبژیوانی تونسی ناجیل جوێنی ئێستا لە دنیا نەماوە مردووە بەڵام کاک پێش ئەو مۆندیالە لە کاک سامان لە 19 سپتەمبەری 1985 زەمین لەرزەیەکی زۆر بە گوڕ لە مەکسیکی هەژاند و چەندین کەس لەو مردن و چەندین کەس ئاوارە بوو ئەمەش بووە هۆی ئەوەی کە مەترسی ئەوە لێکرا کە ئەو پاڵەوانتی ئەو مۆندیالن نەتوانێت مەکسیک میوانداری بک بەڵام دواتر توانی بە زۆر بە جوانی و بە ڕێکوپێکی ئەو مۆندیالە باتە ڕێوە کاک سامان فعلەن ئەتوانم بڵێم ئەم مۆندیالە جیاواز لە مۆندیالەکانی کە ئەم مۆندیالی پێشووتر ئەینە 24 بوو لەو مۆندیالە کۆمەڵا نیزامی کۆمەڵات بوو بە 4 کۆمەڵ بەڵام لەم مۆندیالە 12 تیپ زایدەن باشترین 4 تیپ سەرکەوت بۆ قۆناغی 16 و بوو لە قۆناغی 16 خروج العربیە لە خروج المەغلوب دۆڕاندیەک و بۆ دەرەوە وەکو جەنابە فەرمووت ئەرجەنتینیەکان بەڕاستی توانیان بە سەرۆکایەتی مارادۆنا عالەمی هەژان بەڕاستی سەلماندی کە باشترین یاریزانی 1986 بوو هەرچەندە ئەو گۆڵەی وەکو جەنابە فەرمووت زۆربەی چاودێران زۆربەی هینی لەسەر بوو بەدەست ئەو گۆڵەی تۆمار کرد بەڵام لەگەڵ ئەوەشتا ئاسێکی زۆر نایابی پێشکەش کرد و ئاسێکی زۆر باش و گاری لینکەر گۆڵکاری ئەو پاڵەمەنتیە بوو لە هەڵبژاردەی ئینگلتەرا توانی 6 گۆڵ بە 6 گۆڵ بێ بە گۆڵکاری ئەو پاڵەمەنتیە دەستخۆش مۆندیالی ساڵی 1990 چواردەهەمین مۆندیال بوو لە وڵاتی ئیتاڵیا ئەنجامدرا و 24 هەڵبژاردە بەشدار بوون لە قۆناغی پێش کۆتاییدا هەردوو هەڵبژاردەی ئەرجەنتین و ئیتاڵیا بەیەکگەیشتن هەندەرانی یانی ناپۆلی ئیتاڵی لە ناو یاریگاکەدا بە دروشمی خۆشەویستی و لەسەر لافیتەیەکی گەورە نووسیبیان دیگۆ خۆشمان دەوێت بەڵام ئیتالیا وڵاتی ئێمە ئەمەش
ئەوە دەگەێنێت کە هەندەرانیانی ناپۆلی سۆز و خۆشەویستیان بەردەوام بوو بۆ دیگۆ ئەرماندۆ مارادۆنا کە لەو یانێدا یاری کردو و توانیوتی ئەنجامێکی باش و نازناوێکی زۆر بۆ یانێ بەدەست بێنێ لەو یاریدا کاتی یاسایی و زیادکراوی یاریەکە بە گۆڵێک بۆ هەر لایەکێک کۆتایی ها بەڵام هەڵبژاردەی ئەرجەنتین بە لەدانی سزایەک لاکەرەوە یاریەکەی بانجامی 4 گۆڵ بەرامبەر بە 3 گۆڵ بردەوە و گەیشتە یاری کۆتایی و لە یاریەکی تری قۆناغی پێش کۆتاییدا هەردوو هەڵبژاردەی ئەڵمانیا و ئینگلتەرا ڕوبەڕوویەک بوونەوە ئەم یاریش بە هەمان سینارۆ یاری ئەرجەنتین و ئیتالیا کاتی یاسایی زیادکراوی یاریەکە بە گۆڵێک بە یەکسانبوون بە لەدانی یەک لاکەرەوە دواتر هەڵبژاردەی ئەڵمانیا بانجامی 4 گۆڵ بەرامبەر بە 3 گۆڵ یاریەکەی لە ئینگلتەرا بردەوە و گەیشتە یاری کۆتایی و لە یاری کۆتاییشدا هەردوو هەڵبژاردەی ئەڵمانیا و ئەرجەنتین ئەنجامیاندا و هەڵبژاردەی ئەڵمانیا بە گۆڵێکی بێ بەرامبەر کە لە ئەنجامی هەژمارکردنی پەناڵتێکی گوماناویەوە هەژمارکرا یاریەکەی بردە و نازناوی جامی جیانی ساڵی 1990 بەدەستێنا تاکە گۆڵی یاری کۆتاییش یاریزان ئەندریاس بریمە لە خولەکی 84 تۆماری کرد و ئەڵمانیا بۆ جاری سێم لە مژووی خۆیدا ناسناوەکەی بەدەستێنەوە هەڵبژاردەی ئیتاڵیای میوانداری مۆندیالیش پلەی سێمی بەدەستێنە و دوای برنەوەی لە هەڵبژاردەی ئینگلتەرا بە ئەنجامی دوو گۆڵ بەرامبەر بە گۆڵێک مامۆستا لە مۆندیالی ساڵی 1990دا و لە ئیتالیا و با بڵین خۆشەویستیەکی زیاد لە ڕادەبەدەر بۆ مارادۆنەوە سۆز و وەفایەک بۆ یاریزانە قسەی تۆ لەسەر ئەو مۆندیالە بەڵێ کاکسامە پاش 56 ساڵ چاوەڕوانی جارێکتر کاسی جیهانی گەڕایەوە ئیتالیا ئەتوانم بڵێم لەو 24 مەقعدە ئەوروپا بەشی شێری وەرگرت 13 کورسی پێدرا ئەمریکای لاتینی 4 وڵات یان 4 کورسی دووتی بۆ کەنکاف کۆستاریکا و ئەمریکا ئاسیا دووتی ئیمارات و کۆریایی باشوور بۆ ئەو کاتە ئەفریقیاش میسر و کامیرۆن ئەوانی سێتی بوون ئەتوانم بڵێم ئەم مۆندیالە ئیتالیەکان زۆر بەڕاستی هەموو چاودێران ئیتالیان دانابوو کاوە یاری کۆتایی بکە و بتوانێت بێ بە چوارەم جار بۆ سێم جار ببێ بە بۆ عەفو چوارەم جار ببێ بە پاڵەوانی جیهان بەڵام ئەرجەنتین بە سەرۆکایەتی مارەدۆنە نەیهێشت ئەو ئەنجامە بەدەست بێنن ئەوە بوو لە یاری پێش کۆتایی دۆڕاندیان بە ئەرجەنتین ئەوەی جەنابەت فەرمووت ئەم پاڵەوانتیە هەمان شێوازی پاڵەوانتی 1986 12 تیپ 6 کۆمەڵە بوو 12 تیپ یەکەم و دووەمەکان سەرکەوت باشترین ئەفزەڵ سێمیش سەرکەوت 4 باشترین تیپ بوو بە 16 لە خۆناغەکان 16 ئەو بوو 16 یەکێ لە یاریە گرنگەکان ئەرجەنتین و بەرازیل بوو لە ساڵی 1990 لە خۆناغی 16 ئەرجەنتین توانی بەرازیل کانینجا گۆڵەکەی تۆمار کرد بەرازیل بێبەشکا لە بۆ خۆناغی کۆتایی لە یاری کۆتاییش ئەوە بوو ئیتالیەکان بڵێم ئەرجەنتینەکان بە ئەڵمانیان دۆڕان بە گۆڵێکی پەنەرتیەکی مەشکوک عەرەبەڵێ پەنەرتیەکە گومانی لەسەر بوو حەکەمی مەکسی هەرچەندە یارەکەی زۆر بە باشی بەڕێوە برد بەڵام پەنەرتیەکە بەڕاستی گومانی لێ ئەکرا کە پەنەرتی نەبێ ئەو بۆ ئەندرێز جەنابەت فەرمووی ئەندرێز برێمان هەرچەندە عەفو کاکسامە هەرچەندە ئەڵمانیەکان شایستەی ئەوە ببن بە قوتۆڵەی خۆیان کردەوە لە ئەرجەنتینیەکان شایستەی ئەوە ببن بە پاڵەوان چووکە زۆر کۆنتترۆلی یاریگاکەیان کردو بە جوانی یاریانەکە زۆر بە باشی و مستحقی ئەو بوون بیبنەوە بەڵام لەگەڵ ئەوەش ئەو پەنەرتیە و پەنەرتیە گومانیاوی بوو بەڵدیانە بەڵێ هەندێک حاڵەت و هەندێک ڕووداو هەیە کە وەکو بەڕێزیش باسی لێ ناویەوە تاوەکو سەر قسەی لەسەر ئەوەی کە ئەوەی مارەدۆنا لە مۆندیالی 1986 وام حاڵەتی با بڵێن دروستبوونیان پەناڵتیە بە هەمان شێوە زۆر شتی تر هەیە گۆڵکاری ئەم ساڵاتیش شیلاشی ئیتالی بە 6 گۆڵ توانی ببێ بە حتا میهنەی ئەو یاریزانە پەنچەرچی بوو لە پەنچەریەکردنی سیارە بوو بە یاریزانێکی لێ هاتوو بەڵام تەمەنی ئەم یاریزانە زۆر کورد بوو کەم مایەوە لە یاریگاکان بەس لەو مۆندیالە ئاسێکی زۆر باشی پێشکەش کرد دەستخۆش مامۆستا بەڕێزان بۆ یەکەم جار وڵاتی ئەمریکا میوانداریکردنی مۆندیالی لە ئەستۆگەر و ئەویش لە ساڵی 1994دا بوو مۆندیالی ئەو ساڵە بە بەشداری 24 هەڵبژاردە بەڕێوە چوو لەو مۆندیالەدا لە قۆناغی پێش کۆتاییدا هەڵبژاردەی ئیتالیا ڕوبەڕووی هەڵبژاردەی بولگاریا بوو و ئیتالیا بە ئەنجامی 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک یاریەکەی بردە و گەیشتە یاری کۆتایی لە یاری کۆتاییدا هەڵبژاردەی ئیتالیا ڕوبەڕووی هەڵبژاردەی بەرازیل بوو و پاژەوەی هەڵبژاردەی بەرازیل لە قۆناغی پێش کۆتاییدا بە ئەنجامی گۆڵێکی بێ بەرامبەر لە هەڵبژاردەی سویدی بردەوە لە یاری کۆتاییشدا هەردوو هەڵبژاردە کاتی یاسایی و زیادکراوی یاریەکە بە بێ گۆڵ کۆتایی هات دواتر بۆ یەکلایکردنەوەی ئەنجامەکە هەردوو هەڵبژاردە پەنایان بردە بەر لێدانەکانی سزای یەکلاکەرەوە کە بە سوودی هەڵبژاردەی بەرازیل کۆتایی هات بە ئەنجامی 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ
و بەرازیلەکان یاریەکەیان بردەوە لە لەدانە پەناڵتیەکاندا یاریزای هەڵبژاردەی ئیتالیا ڕۆبەرتۆ باجیۆ نەیتوانی گۆڵ تۆمار بکات و دوالێدانی پەناڵتی هەڵبژاردەی ئیتاڵیا لە دەستدا و هەڵبژاردەی سویدیش دوای بردنەوەی لە هەڵبژاردەی بولگاریا بە ئەنجامی 4 گۆڵی بێ بەرامبەر پلەی سێمی مۆندیالی ساڵی 1994 بەدەستێنا. مامۆستا وەکو باسمان لێوە کرد بۆ یەکەم جار ئەمریکا میوانداریکردنی مۆندیالی لاستۆگرەوە دوای ئەوەش ینی هەستەکری کە مۆندیال لە دوای مۆندیال گەشەکردنێکی زیاتر بە مۆندیالەکانەوە دەبینراوە ڕێژەی بەژایکردنی هەڵبژاردەکانیش لە مۆندیالەکانی تر زیاتر دەبێت و قسەی تۆ لەسەر ئەم مۆندیالە. بەڵێ کاک سامان پێم وایە ئەم مۆندیالت لەبیرەوە ئەگە باسێکیش لەو ینی چۆنێتی بینینی یاریەکان لەو کاتدا ینی ئاسان بوو یاخودی و یاریەکانتان دەبینی لەو سەر لە هەرێمی کوردستان یاریەکانمانە بینی ئەو بوو ئەتوانم بڵێم کاک سامان ئەم مۆندیالە جیاواز لە مۆندیالی نەوەت یەکێک بوو لە مۆندیالە پێش ینی بەڕاستی زۆر سەرکەوتوو بن ئەمریکاتیایە بۆ یەکەم جار هەڵبژاردەی سعودیا بەشدار بوو لەم پاڵەمانتیە لەم مۆندیالە لە کۆمەڵی شەشەم بوو هۆڵەندا سعودیا بەلجیکا مەغریب بە دووەم تیپ سەرکەوت سعودیەکان ئەو بوو لە قۆناغی هەشت قۆناغی شانزەیە بە سوید دۆڕانسیە بەیەک دەرکرایە دەرەوە باشترین یاریزانی ئەم پاڵەوانتی ئەم مۆندیالە ڕۆمارەوەی بەرازیلی بوو بەڕاستی ئاسێکی زۆر نایەبی پێشکەش کرد بە شایستەی بوو بە باشترین یاریزانی ئەم مۆندیالە. کاک سامان یەکێتر لە شتە گرنگەکانی ئەم مۆندیالە ئەوە بوو ئیتاڵیەکان بەڕاستی زۆر بە زەحمەت هەمان زەحمەت سەرکەوتن بەڵام لە دواییە هەر بە شایستە ڕۆژنە یاری کۆتاییەوە ئەو لە یاری کۆتایی بە هینی حەز بە ینی چانس دۆڕا بەڵام هەرچەندە بەرازیل ئاسێکی زۆر چاکی پیشاندا ئەوەشمان لەبیر نەچێکا کە سامان سویدیەکان بەڕاستی ئاسێکی زۆر چاکیان پێشکەش کرد یانی شایستەی ئەوە بوون ئەو تیپە بڕۆن لە یاری کۆتایی. دەست خۆش مامۆستاجان دوای 6 ساڵ لە میوانداریکردنی سێم مۆندیالی وڵاتی فەڕەنسا لە ساڵی 1998 بۆ یەکەم جار یاخود بۆ دووەم جار ببورن ئەرکی میوانداریکردنی مۆندیالی لاستۆ گردووە بۆ یەکەم جاریش لە یاریەکانی مۆندیالدا 32 هەڵبژاردە بەشداریان کرد لە یەکەم یاری قۆناغی پێش کۆتایی هەردوو هەڵبژاردەی هۆڵەندا و بەرازیل بێگەیشتن کاتی یاسایی یاریەکە یارە بە گۆڵێک بۆ لایەکان کۆتایی هەدووە گۆڵی هەڵبژاردەی بەرازیل یاریزان ڕۆناڵدۆ تۆماری کرد و گۆڵەکەی هەڵبژاردەی هۆڵەنداش یاریزان کلایفۆرد تۆماری کرد و هەردوو هەڵبژاردە لە هەردوو کاتی زیادکراوی یاریەکەدا بە هەمان ئەنجامی کاتی یاسایی یاریەکە هاتنە دەرەوە و دواتر بە لێدانی سزای یەکلاکەر هەڵبژاردەی بەرازیل بە ئەنجامی 4 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ لە هەڵبژاردەی هۆڵەندای بردەوە و بۆ شەشەم جار لە مێژووی خۆیدا سەرکەوت بۆ یاری کۆتایی لە یارێکی تری قۆناغی پێش کۆتاییش لە هەڵبژاردەی کرواتیا کە بۆ یەکەم جار بوو بەشدار بێت لە مۆندیالدا دوای هەڵبژاردنەوەی یەکێتی زۆفیەت لە ساڵی 1990دا بەرامبەر بە هەڵبژاردەی فەڕەنسا یاری کرد لە یاریەدا و لە تایمی دووەمدا هەڵبژاردەی کرواتیا لە ڕێگەی یاریزانی بەتوانە دا فۆرسەکەی گۆڵێکیان تۆمار کردووە بەڵام یاریزانی بەرگریکاری هەڵبژاردەی فەڕەنسا لیلیان تۆڕان بە ئەنجام یاریەکەی هەڵگەڕاند و توانی 2 گۆڵ بۆ هەڵبژاردەی فەڕەنسا تۆمار بکات و هەڵبژاردەی وڵاتەکەی بگەنێتە یاری کۆتایی و لە یاری کۆتاییشدا هەڵبژاردەی فەڕەنسای میوانداری مۆندیال توانی با 3 گۆڵی بێ بەرامبەر لە هەڵبژاردەی بەرازیل بباتەوە نازناوەکە لە نێو خاکی خۆیدا بەدەست بێنێتەوە 3 گۆڵەکەی فەڕەنسیەکان بە 2 سەری زیدان و یاریزانی بیتی تۆمارکران و توانیان بە 3 گۆڵی بێ بەرامبەر یاریەکە بنەوە. ئەمەسا مۆندیالی ساڵی 1998 ئەکرێ بڵین یەکێک بوو لە مۆندیالە زۆر بەچێژەکان و لە یاری پێش کۆتاییکە یاریکی زۆر گرنگ و چارەنووساز لە نێوان بەرازیل و هۆڵەندا ئەنجام درا جارێکی تر هۆڵەندا لە قۆناغی چوارگۆشەی زێڕن کرایە دەرەوە و دواتریش لە یاری کۆتاییدا هەڵبژاردەی فەڕەنسا توانی ناسناوەکە دەستبێنێت بە گشتی چیتی لەسەر مۆندیالی ساڵ مۆندیالی 1998 فەڕەنسیەکان بە شایستەیی توانیان هەم میوانداری بکەن هەم توانیان مۆندیالەکە بەدەست بێنن ئەو بوو باشترین یاریزان لەم مۆندیالە زیزۆ زێنەدین زیێدان ئێستا ساعد مدەڕبی ئەنشلۆتیە بەڕاستی توانی ئاسێکی باش پێشکەشکە و لە یاری کۆتایی 2 گۆڵ تۆمار بکە هەرچەندە بەرازیلەکان کێشیانە بوو بە تایبەتی ڕۆناڵدۆی بەرازیلی زۆر نەخۆش بوو ینی بە زەحمەت بە زۆر یاریان پێکرد ئەو یاریە زۆر بە زەحمەت توانی یاری بکە بەڵام لەگەڵ ئەوەشە ئەومان لەبیر نەچێت کرواتیا بۆ یەکەم جار کە جیابۆ لە یوغۆسلافیایی
توانی پلەی سێم بەدەست بێنێ هەرچەندە ئەوەندەی نەمابوو کرواتیەکان بتوانن بڕۆنە یاری کۆتایە ئەو بوو لە پێشەوەکو جەنابەت فەرموو دوایی میلیام تۆران و هین گۆڵەکەیان کرد گۆڵکاری ئەم پاڵەمانتێش داویستۆکار ئێستا وەزیری وەشی کرواتیایە بە 6 گۆڵ بوو بە گۆڵکاری مۆندیالەکە. لە ساڵی 2002دا و بۆ یەکەم جار مۆندیال لە کیشۆری ئاسیا و دوو وڵات بە هاوبەشی ئەرکی میوانداریکردنی مۆندیال لە لاستۆگر هەردوو وڵاتی یابان و کۆریا باشوور بە هاوبەشی مۆندیالی ساڵی 2002یان میوانداری کرد و 32 هەڵبژاردە بەشداری تێدا کرد. بەڕای هەموو لە کۆشارەزانی بواری وەرزش لە جیهاندا مۆندیالی ساڵی 2002 بە مۆندیالی ڕووداوە چاوەڕوان نەکراوەکان ناوبرا چونکە لەو مۆندیالەیە هەڵبژاردەکانی ئەرجنتین و فەڕەنسا و پرتوگال بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو لە قۆناغی کەمی پاڵەوانتێکە کرانە دەرەوە دواتر لە قۆناغی 16دا هەڵبژاردەی ئیتاڵیاش لە سەردەستی هەڵبژاردەی کۆریای باشوور ماڵاوی لە مۆندیال کرد بەڵام لە کۆتاییدا دوو هەڵبژاردەی بەهێز و ناودار گەیشتن یاری کۆتایی مۆندیال و لە یاری کۆتاییدا بۆ یەکەم جار لە مێژووی خۆیاندا هەردوو هەڵبژاردەی بەرازیل و ئەڵمانیا ڕوبەڕوویەک بوونەوە کە ئەمەش خۆی لە خۆیدا ڕووداوێکی مێژوویە لە تۆپی بێدا و هەڵبژاردەی بەرازیل لە قۆناغی پێش کۆتایی دەتوانی بەسەر هەڵبژاردەی تورکیادا سەرکەوێت تۆمارکات و یاری کۆتاییش بە گۆڵێکی یاریزان ڕۆناڵدۆ کۆتایی هات لە بەرامبەردا هەڵبژاردەی ئەڵمانیا توانی بە گۆڵێکی یاریزان مایکل بالاک لە هەڵبژاردەی کۆریای باشوور باتەوە شان بەشانی هەڵبژاردەی بەرازیل گەیشتنە یاری کۆتایی لە یاری کۆتاییدا بەهۆی وەرگرتنی دوو کارتی زەردەوە مایکل بالاک لەگەڵ هەڵبژاردەی ئەڵمانیا بەشداری نەکرد کاتێک ڕوبەڕووی هەڵبژاردەی بەرازیل بووە و لە یاری کۆتاییە هەڵبژاردەی بەرازیل بە دوو گۆڵی یاریزان ڕۆناڵدۆ توانی لە هەڵبژاردەی ئەڵمانیا باتەوە بۆ جاری پێنجەم لە مێژووی خۆیدا نازناوی جامی جیهانی بەدەست بێنێت لە مۆندیالی ساڵی 2002دا هەڵبژاردەی تورکیا بۆ یەکەم جار لە مێژووی خۆیدا پلەی سێم بەدەستهێنا کە یەکەم جاریش بوو بۆ هەڵبژاردەی لە مێژووی خۆیدا بەشداری لە مۆندیالدا بکە. مامۆستا لە مۆندیالی ساڵی 2002دا بۆ یەکەم جار ینی دوو وڵاتی ئاسیایی میوانداری مۆندیالیان کردووە هەڵبژاردە بەهێزەکانیش لە قۆناغەکانی باوەڵین 16دا ماڵاوایان کرد و دواتریش بەدەستهێنانی و نازناوەکری بڵین ینی ڕۆناڵدۆش لەو ساڵانەدا لە 98 بۆ 2002 ینی لە قیمەی یاریکردنیا بوو توانی ئەو نازناوەش بۆ هەڵبژاردەی بەڕاستی بەدەست ڕۆناڵدۆ وەکو جەناب فەرموو ئەوەندەی نەمابوو کە هەر بەیەکجاری واز لە یاری بێنێ ئەو بوو بە بۆی ئەژنۆیەوە زۆر نەشتەرگەریی زۆر قورسیان بۆ کرد لەگەڵ ئەوەشدا توانی بێتەوە ناو یاریگاکان و توانی ئاسێکی باش پێشکەشکا و بە 7 گۆڵ بوو بە گۆڵکاری بە مۆندیالەکە کاک سامان ئەومانیش لەبیر نەچێ تورکیا بەڕاستی توانی ئاسێکی زۆر نایە پێشکەشکال لەو پاڵەمانتێ لەو مۆندیالە بەرازیلیەکان زۆر بە زەحمەتی تورکیا توانیان لە تورکیا بەرنەوە و خێراترین گۆڵیش لە مێژووی مۆندیالە هاکان شکر ئەوە بوو لە 20 چرکەی یەکەم 25 چرکەی یەکەم گوتوانی خێراترین گۆڵ ئەو ژمارەی هین بە ریڤەلینۆ بشێنێ توانی خێراترین گۆڵ تۆمارکە لە کۆریای باش و لە یاری سێم و چوارەمە بەگشتی ئەتوانم بڵێم مۆندیالێکی باش بوو هەرچەندە ئەڵمانیەکان بێبەش بوون لە تواناکانی بالاک ینی نەیتوانی لە یاری کۆتایی بەشدار بێ لەگەڵەوەشە ئەڵمانیا ینی زۆر بە زەحمەت دۆڕە ئەتوان بڵێم ئەو دۆڕاندنە وای کرد لە ئەڵمانیەکان بە تایبەتی ڕۆدی فۆلێری ڕاهێنەری ئەڵمانی لە دوای یاریەکە بانگی ڕۆناڵدۆی کرد و قسەی لەگەڵا کردگوتی زۆر زەحمەتە ڕاهێنەری بە هیچ جۆرێن نە ئەو وەکو وەسیەتێ بۆ لە منەوە بۆ تۆ قەت نەخەڵەتی ببی بە ڕاهێنە. بەڵدەچینە سەر مۆندیالی ساڵی 2006 کە هەژدەمین مۆندیال بوو لە ئەڵمانیا بە بەشداری 32 هەڵبژاردە بەڕێوە چوو کە 11 هەڵبژاردە بەشداریان کرد لە کیشۆری ئەوروپا و 4 هەڵبژاردەیان لە کیشۆری ئەمریکای باشوور و 4 هەڵبژاردەیان لە کیشۆری ئاسیا و 5 هەڵبژاردە تریش لە کیشۆری ئەفریقیا و لەگەڵ 3 هەڵبژاردە لە کیشۆری ئەمریکای باکوور و ناوەڕاستەوە کۆنکاکاف و لەگەڵ 5 هەڵبژاردەی تر کە وەک پاشکوی هەڵبژاردنەکان توانیان سەرکەوتن بۆ مۆندیالی 2006 ئەڵمانیا بەدەست بێنن. دوای کۆتایی هاتنی قۆناغی یەکەمی مۆندیال کە 16 هەڵبژاردە یەکەم و دووەمی کۆمەڵەکەیان بوون سەرکەوتن بۆ قۆناغی 16 لەو قۆناغەشدا هەڵبژاردەکانی ئەڵمانیا میوانداری مۆندیال و ئەرجنتین و ئینگلترا و پورتوگال و ئیتاڵیا و ئۆکرانیا و بەرازیل و فەڕەنسا بە بردنەوەیان لە یاریەکانی ئەو قۆناغ گەیشتنە قۆناغی چارگی کۆتایی لە قۆناغی چارگی کۆتاییدا هەڵبژاردەی ئەڵمانیا دوای بردنەوەی لە هەڵبژاردەی ئەرجنتین بە لێدانی سزای یەکلاکەرەوە بە ئەنجامی 4 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ سەرکەوت بۆ قۆناغی پێش کۆتایی و هەڵبژاردەی ئیتاڵیاش بە برنەوەی لە ئۆکرانیا بە ئەنجامی 3 گۆڵی بێ بەرامبەر گەیشتە قۆناغی پێش کۆتایی و هەڵبژاردەی پورتوگالیش پاش بردنەوەی لە هەڵبژاردەی ئینگلترا و بەلێدانەکانی سزا و بە ئەنجامی 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک
سەرکەوت بۆ هەمان قۆناغ و هەڵبژاردەی فەڕەنساش توانی بە تاکە گۆڵی یاریزان تێری هێنری لە هەڵبژاردەی بەرازیل بباتەوە بگاتە قۆناغی پێشکۆتایی. لە قۆناغی پێشکۆتایی دیارە هەڵبژاردەی ئەڵمانیا بەرامبەر هەڵبژاردەی ئیتاڵیا یاریکرد لە یاریکی بەهێز و پڕململانێدا بە درێژایی 118 دقیقەی کاتی یاسایی زیادکرا و هیچ کام لەو دوو هەڵبژاردەیە لە تۆمارکردنی گۆڵدا سەرکەوتوو نەبوون. بەڵام لە دوای ئەو خولەکە و لە خولەکی 190 تایمی دومی زیادکراودا ئەنجامی یاریەکە گۆڕانکاری بەسەردا هات و یاریزان فابیۆ گرۆسۆ گۆڵێکی بۆ ئیتاڵیا تۆمار کرد و لە دوای یەک خولەک و لە دو سات یاریەکەدا و لە خولەکی 120دا لە هێرشێکی هەڵگەڕاوە یاریزان ئەلیساندرۆ دێل پیێرۆ گۆڵی دومی هەڵبژاردەی ئیتاڵیا تۆمار کرد و بردنەوەیان بەسەر هەڵبژاردەی ئەڵمانی میوانداردا تۆمار کرد و گەیشتنی یاری کۆتایی و لە یاریەکەی تری قۆناغی پێشکۆتاییدا هەڵبژاردەی فەڕەنسا توانی خۆی بگەنێتە یاری کۆتایی دوایەوەی بە گۆڵێکی یاریزان زینەدین زیدان لە هەڵبژاردەی پورتوگالیان بردەوە. دیارە لە یاری کۆتاییدا هەردوو هەڵبژاردەی فەڕەنسا و ئیتاڵیا بەیەکگەیشتن دوای تێپەڕبوونی 7 خولەک پەناڵتیەک بۆ هەڵبژاردەی فەڕەنسا هەژمار کرا و یاریزان زینەدین زیدان بە جوانترین شێواز پەناڵتێکی جێبەجێ کردووە گۆڵی پێشکەوتنی فەڕەنسای پێتۆمار کرد دوای 12 خولەک و لە خولەکی 19دا هەڵبژاردەی ئیتاڵیا لە ڕێگەی یاریزان مارکۆ مازاری ئەنجامەکانی یەکسان کردەوە و کاتی یاسایی زیادکراوی یاریەکە تا کۆتایی بۆ ئەنجام مایە و دواتر بۆ یەکلایکردنەوەی ئەنجامەکە هەردوو لە پەنایان بردە بەر لێدانەکانی سزای یەکلاکەرە و هەڵبژاردەی ئیتاڵیا توانی بە ئەنجامی 5 گۆڵ بەرامبەر بە 3 گۆڵ یاریەکە باتەوە بۆ جاری چوارەم مێژوو خۆیدا نازناوی جامی ژیانی بەدەستهێناوە جێی باسە لە یاری کۆتاییدا دیارە دوای ئەنجامدانی کارێکی دوور لە وەرزشی و لە خولەکی سەودەدا یاریزان زینەدین زیدان بە کارتی سوکرایە دەرەوە لە مۆندیالی 2006دا هەڵبژاردەی ئەڵمانیا دوای بردنەوەی لە هەڵبژاردەی پورتوگال بە ئەنجامی 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک پلەی سێمی مۆندیالی بەدەستهێنا. مامۆستا لە مۆندیالی 2006دا دیارە دەبینین ئەوەی زۆر سەرنجی با بڵێن میدیاکانی ڕاکێشا زیاتر و حاڵەتە ناوەشەی زیندین زیدان بۆ کەتەوە کەسەش با بڵێن قسەی لەسەر دەکرێت و زۆر کات باز دەکرێتەوە بەگشتی قسەی تۆ لەسەر مۆندیالی 2006 کاکرێ بڵێن زۆربەی با بڵێن هەڵبژاردەکانی دنیاش بەشدار بوون لە مۆندیالەدا. بەڵێ یەکێ بوو لە پێشکەوتترین لە ڕووی میوانداریەوە بە تایبەتی ئەڵمانیا توانی میواندارێکی زۆر باش لە مۆندیالە بکە ئەو بوو زۆر بە سەرکەوتویی بەڕاستی یاریگاکان جەنابەت معلومی جەنابتە کاک سامان یاریگاکان مۆدێرنترین یاریگا بەڕاستی لە جیهانە ئەڵمانیا سەرکەوتوو بوو هەرچەندە جامەکەی نەبێت بەڵام سەرکەوتوو بوو لە ڕووی میوانداریەوە ئەڵمانیا یەکێ بوو لە تیپە پاڵێوەرەکان بۆ یاری کۆتایی بەڵام چانسیاوەری نەبوو ئەوە بوو لە یاری وەکو جەنابەت باست کرد لە یاری پێش کۆتایی بە ئیتاڵیەکان دۆڕان ئیتاڵیەکان بەناوبانگن بەڕاستی وەکو گوتم مفاجعاتیان زۆر مفاجعات دروستە بێ بە تایبەتی ئیتاڵیا لە یاریەکانی لە یاریە کۆتاییەکانە بەڕاستی ئاسێکی زۆر پێشکەشەکەن ئەتوانم بڵێم زیرەکی ئەو یاریزانەی کە زێنەدین زێدانی دابەتەڵکردن بەڕاستی زێنەدین بێعەقلێکی زۆر گەورەی کرد چونکە نابایە مەهما چەندێ بەرامبەرەکەت ماترازی کە هەڵەی کرد نابایە ئەم ڕەدی بدایە بەو شێوەیە لە بەرچاوی تقریباً 7 میلیارد مرۆڤ هەڵەیەکی وا کوشندە لە پێش چاوی کامیراکان تۆ بەکەلە بدەیت لە یاریزانی ئیتاڵی ئەوە بوو فەڕەنسا وانە بواە بۆ جاری دوم ئەبوو بە پاڵەوان بەڵام بەداخەوە زێنەدین ئەو هەڵەیە کرد ئەو بوو فەڕەنسای مەحروم کرد لە بردنەوەی جامەکە بۆیە ئیتاڵیەکان بە عاقلی زانیان چۆن ئەو پاڵەوانتیە دەستەبەرەکەن و ئەو بتوانیان لە یاری کۆتاییە یاریەکە ببنەوە و ببن بۆ جاری چوارەم وەکو جەنابەت فەرموود ببن بە پاڵەوانی مۆندیالی 2006. لە مۆندیالی ساڵی 2010دا وڵاتی باشوور ئەفریقا بۆ یەکەم جار میوانداری 19مین مۆندیالی کرد کە 32 هەڵبژاردە بەشداری لەو مۆندیالەدا کرد و لە مۆندیالەدا ئیتاڵیای خاوەن مۆندیالی ڕابردوو لە قۆناغی کۆمەڵەکاندا ماڵاوی لە مۆندیال کرد و هەریەکە لە هەڵبژاردەکانی هۆڵندا و ئەڵمانیا ئۆرۆگوای ئیسپانیا توانیان خۆیان بگەێنە چوارگۆشەی زێڕین و دوجار هەردوو هەڵبژاردی هۆڵندا و ئیسپانیا گەیشتنی یاری کۆتایی هەڵبژاردی هۆڵندا توانی بە ئەنجامی 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ لە هەڵبژاردی ئۆرۆگوای باتەوە بگاتە یاری کۆتایی هەڵبژاردی ئیسپانیاش بە ئەنجامی گۆڵێکی بێ بەرامبەر لە هەڵبژاردەی ئەڵمانی بردە و گەیشتە یاری کۆتایی لە یاری کۆتاییشدا دیارە هەڵبژاردەی ئیسپانیا بە گۆڵێکی ئەندریاس ئینێستا کە لە خولەکی 116 تایمی زیادکراودا تۆماری کرد توانیان بۆ یەکەم جار نازناوی مۆندیال بەدەست بێنەوە هەڵبژاردی هۆڵنداش بۆ سێم جار پلی دومی مۆندیالی دەستەبەر کرد هەڵبژاردی ئەڵمانیاش دوای بردنەوەی لە هەڵبژاردەی ئۆرۆگوای بە ئەنجامی 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ توانیان بۆ دومین جار لەسەر یەک پلی سێمی مۆندیال بەدەست بێنن
مامۆسا جارێکی تر هۆڵندامان بینیەوە لە 2010 ینی بۆ سێم جار پلەی دوێن بەدەزانەوە ئەم هەڵبژاردێ بە هەڵبژاردە بەدبەختەکە ناسراوە ئیسپانیاش بۆ یەکەم جار توانی ئەو نازناوە بەدەست بێنێ بەگشتی بەڵێ قسە لەسەر ئەو عفو کاک سامان هەرچەندە هۆڵندەکان شانسی بەختیاوەریان نییە هۆڵندیەکانی بۆ ناسراون تۆ کوڕە شامیلە و تیپێکی زۆر پێشکەوتون هەمویان هجوون هەمویان دیفاعن بەڵام لەگەڵ ئەوەشان نەیانتوانی مۆندیالەکە دەسەبەر بکەن لە بەرامبەردا داهێنەری کوڕشامیلێ بەڵام وەکو پێویست خۆیان بەڵێ سوودیان لێ نەبینێ و نەیانتوانیە بەڕاستی ئەتوان بڵێن ئیسپانیەکان دەمێکە هەوڵەدەن و شایستەی ئەوەشن کاک سامان ئەومان لەبیر نەچێ یۆرۆی 2010 و یۆرۆی 2012یان لەگەڵ کاسی جیهانیە لە ئاستە زێڕینەکەیانە بەڕاستی ئیسپانیا یەکێکە لە بەرشە و بە تایبەتی ئەم دویانەیە تیپی ئیسپانیان ینی دروست کردووە بەرشە و ڕیال مەدرید بەڵێ ببەستینەوە بە مۆندیالی 2014ەوە کە پێ وایە ینی ئەم زێڕینی ئیسپانیاش لە 2014 ینی باڵادەستی خۆیان دەبێت واللهی پێشبینی دەکەی پێشبینی ناکەم کاکسە هەرچەندە تیپێکی مەسەرەن مڕەشەحە بۆ کاسەکە مۆندیالەکە بەرێت بەڵام لەگەڵ ئەوەشا کاک سامان ئاستی یاریزانەکانی ئیسپانیا بەرە و داکشان هاتووە زۆربەی یاریزانەکانیان تەمەنیان کردووە ئەتوانم بڵێم تیپی باشی هەرچەندە ئەڵمانیەکان ئێستا ئەڵمانیا بەڕاستی تۆ بەگشتی با بڵێن بۆ هەڵبژاردەکانی با بڵێن ئەوەی کە بەشدارن لە مۆندیالی 2014 بۆ نمونە یعنی هەڵبژاردانی کە زیاتر بەهێزیان لە پێشبینی دەکرێت وەکو ئاماژەمە بکرد ئیسپانیا و بەرازیل لەگە خۆیدا ئەڵمانیا و هۆڵەندا ئەرجەنتین ئەمە هەڵبژاردان ینی بەردەوام پێشبینی بەهێزیان بۆ دەکرێت پێ وایە یاخود خوێندنەوەی تۆ بۆ کۆی هەڵبژاردەکان چییە؟ بەڵێ کاک سامان هەر هەڵبژاردێکە ئەڕواتە مۆندیال بۆ ئەوە ئەڕواکە جامەکە بەدەست بێنێ بەڵام وەکو خۆت باس کرد لە بەرنامەکە یەک تیپ ئەبێ بە یەکەم لەگەڵ ئەوە ژاکاک سامان ئەو هەڵبژاردانە ئاستەکانیان جیاوازە تۆپی پێیان مەسەرەن هەمووی مەدرسەی بەرازیلی ئەرجەنتینی ئیتالی ئیسپانی بەڕاستی هۆڵەندی هەر یەکە و شێوازی یاریکردنی خۆیانەیە ئەو بکەین ینی ئەو پاڵۆنتی کە ئەنجام بدرێت لە هەر ساڵ و لە باڵێن هەر 4 ساڵ و لە وڵاتێک ینی کەمترین کاتە وڵاتی کە لە ناخواکی خۆیدا ئەنجامی داوە بۆ خۆی نازناوەکە بەدەستێنەوە بەڵام هەڵبژاردی و بەرازیل پێت وایە کە ئەم ساڵ لە خاکی خۆیدا و پاڵۆنتی ئەنجام بدرێت پێت وایە ئەتوانێت سوود لە یاریگا و لە هاندەر و لە کەشی وڵاتەکەی خۆی بگرێتەوە دەزانێ و نازناوە بەڵێ لەگەڵ ئەوەش شەرت نییە کاک سامان زۆر جار مەسە بەرازیل ئێمە بینیمان لە 1950 زۆر ئاسێکی باشیەوە بەڵام نەیتوانی پاڵەوانتێکە دەسەبەرکە ئەوە بوو بە ئۆرگوای بە لەگەڵ ئەوەشە بەرازیل بۆ ئەوە هاتووە کە میوانداری کردووە زۆربەی چاودێرانیش وا مەزەندەکەن کە بەرازیلەکان پاڵەوانی ئەم مۆندیالە بە بەڵام لەگەڵ ئەوەشە منافس و وەکو ئەڵمانیا و ئەرجەنتین و بە تایبەتی ئەرجەنتین کاک سامان ڕەنگە لیۆنۆ میسی وەکو ئاست و وەکو ڕادێکی نەکرێت بۆ ئەرجەنتین لە ئاستیشی مۆندیالە لە ڕووی تەمەنیشەوە کاک سامان ئێستا لیۆنۆ میسی 27 ساڵ تەمەنێتی بڕاتە کاسی 2010 31 ساڵە خۆتە زانی تەمەن ئاست بەرەو داکشانە ڕوا و ئاست بەرەوە بەڵام بە بەراورد لەگەڵ 2010 ئەگە بەراورد بکەین ینی دەبینین هۆڵندا ئیسپانیا گەیشتنە یاری کۆتایی و بەهێزی هەڵبژاردنەکانیش لە 2010 دیارکەوتن و هەڵبژاردەی با بڵێن بەرازیل لەسەر دەستی هۆڵندا کرایە دەرەوە پێ وایە ئەگە خوێندنەوە بۆرد و مۆندیالەکە بکەین و بەهێزی کام دۆ هەڵبژاردانە لە مۆندیالی 2014 بینین ئایا هۆڵندا و ئیسپانیا دەبینینەوە لە 2014 بە ئاستێکی بەرزەوە وڵی کاک سامان ئیسپانیا ڕەنگە بەس هۆڵندیەکان خۆتە زانی ئاسی یاریزانەکانشیان هەتا لە دەوریەکان بەرەو ئاسیان داکشان و ئاسێکی وا نایەت پێشکەش ناکەن بۆیە من بە بۆچوونی من وا مەزەنە ناکەم هۆڵندیەکان بەو ئاستەوە بڵێن 2010 لە باشترین ئاستا بوون لە باشترین ئاستا بوون بەڵام ئیسپانیەکان ئیسپانیا تیپێکی باشە و دەوریەکەیان و خولەکەیان زۆر پێشکەوتووە ئاسێکی زۆر باش پێشکەشمانەوەی ڕاهێنەرەکەشیان ڕاهێنەرەکەشیان زۆر بە خیبرە و
بەڕاستی زۆر زیرەکە یەکێکە لە دیلبۆسی یەکێکە لەو ڕاهێنەرە زیرەکانی کە لە جیهانە ناسراوە بەڵام ئەوەشمان لەبیر نەچێت کاک سامان ئەڵمانیەکان ماچینەی ئەڵمانیەکان بەناوبانگن ئەڵمانیا کە تیپێکی چاکیانێت تیپی ئاکی ئاستێکی باشیانێ لەگەڵ ئەرجنتین بۆ هاتووکە کاسی جیهانی بەرێ بەڕاستی وەکو باسمانش کرد لیۆنێل مسی ئەو ئاستە بەڕاستی لە یانەکەی خۆیان ئاستێکی نایبی پێشکەش نەکرد ئەوەش بۆ ئەگەڕێتەوە کە ئەم یاریزانە احتفاظی بە خۆی کردووە بۆی خۆی ئامادەکە بۆ کاسی جیهانی لەگەڵ ئەرجنتینیەکان ئەرجنتین تیپێکی باشە بەڵام لەگەڵ ئەوەش شانسیاوەریان نییە ئەرجنتینیەکان هەردەم لە مۆندیالەکانە بە یاریزانی بەڕاستی لێهاتووە بەشدارە بن بەڵام لەگەڵ ئەوەشە شانسیاوەریان نییە هەل لە سەرتاوە دەرەکرێن دەرویان لە قۆناغی 16یان لە قۆناغی 8 دەرەکرێنەوە بەڵام لەگەڵ ئەوەشە زۆر ینی مڕەشەحێکی گەورەیە ئەو تیپە لەگەڵ بەرازیل و ئیسپانیا لەگەڵ قسەکان بنەبڕم یانی دو قسەی تۆ لەسەر مۆندیالی 2014 بەرازیل بە کورتی سوپاس دەکەم قسەی تۆ لەسەر مۆندیالە پێشمان بڵێنی خۆت هەندێری کام هەڵبژاردە کاک سامان من حەزم بە تیپی چاکە تیپی ئەو تیپانەی کە ئاسێکی من بۆ نمونە ئیسپانیا زۆرم ینی ئیسپانیا هۆڵەندا بەڕاستی بەرازیل ئەرجنتین ئەمانە حەزەکەم ئەم تیپانە بەڕاستی ئاسێکی جوان پێشکەشەکەن و بە پلانی زۆر تۆکمە و بینەر حەزەکە سەیری ئەو یاری ئەم تیپانە بکات چونکە لەزەتی لێ ئەبینێ بۆیە ینی ئەتوانم بڵێم ئەم تیپانە بە گشتی ئاسێکی مۆندیالەکەش ئاسی مۆندیالەکەش پێ بەرزەکەنەوە بۆیە ئەتوانم بڵێم ئەم مۆندیالە جیاوازە بێ لە مۆندیالەکانی کە مۆندیالە هەلە ئێستا هەرچەندە بەرازیل کێشەی مەسەلەن دارایی و کێشەی ناوخۆی هەیە کێشەی ناوخۆیە لەگەڵ ئەوشە بەرازیل کە هاتە سەر یاریکردن و تۆپی پێ ئەوە بوو ئەومانش لەبیر نەچێت ساڵی پار لە کاسی کیشۆرەکان ئەو بتوانی بە شایستەیی کاسەکە ببا و لە ئیسپانیا سێ بە هیچ لە ئیسپانیا بەرێتەوە بۆ جاری چوارەم بتوانێت بە پاڵەوانی کیشۆرەکان. بەڵێ زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزت کە لە دوو ئەڵقەی بەرنامەکە مادوومان کردی بۆ قسەکردن لەسەر مۆندیالەکان بە شێوەیەکی گشتی سوپاس دەکەین مامۆستا. بەڵێجارێکی سوپاس بۆ نەجات عەبدوڕەحمان وەکو شیکەرەوەی تۆپی پێکە لە دوو ئەڵقەی بەرنامەی ئەنسپۆرت وەکو ئاگادارن ئێمە تایبەت بوو بە تەواوی ڕووداوەکانی مۆندیال لە مۆندیالی ساڵی 1930 تاوەکو مۆندیالی 2014 کە لە بەرازیل ئەنجامەدرێ. بەڕێزانی چمان نەماوەجگە لە ڕێز و خۆشەویستی و کارانم لە کۆنتڕۆڵ بێەوە ڕێزی ئەمەدەکار و پێشکاری بەرنامەی ئەنسپۆرت سامان عەرەبووەوە تا ئەڵقەی داهاتوو خواتان لەگەڵ.